بەڵێ دیارە ئەمڕۆ ژمارەیەک لە بازرگان و وەبەرهێنەری دەوڵەتی تورکیا سەردانی شاری هەڵەبجەیان کرد ئامانجی سەردانەکەیان بۆ ئەنجامدانی کۆمەڵێک پرۆژەی بازرگانیە لە ئایندەدا وە ڕاوێژکردنە لەگەڵ ئیدارەی پارێزگای هەڵەبجە و ژووری بازرگانی و پیشەسازی بۆ ئەوەی بزانن چۆن هاوکارە بن لە جێبەجەکردنی کۆمەڵێک پرۆژەی بازرگانی و لە هەمان کادا زەمینە ڕەخساندنە بۆ ئەنجامدانی کۆنفرانسێکی زۆر باش بۆ گەشتسەندنی ئابووری بازرگانی هەڵەبجە بۆ قسەکردن لە سەر ئامانجی سەردانی گروپە بازرگانەکەی دەوڵەتی تورکیا و بە تەحدید ئەوانە کێن ئامانجییان چیەوە چی دەکەن ڕاستەخۆ من میوانێکم لەگەڵدایە کاک بەرزان ئەگەر پێم بڵێ ئامانجی سەرەکی سەردانەکەی ئێوە بۆ پارێزگای هەڵەبجە چی بوو ئەوانەی کە هاتنە هەڵەبجە ئەتانەوێت یا ئەیانەوێت لە هەڵەبجە چی بکەن بەڵێ ئێمە نزیکەی 2 ساڵێکە بە برارێکی وەزارەتی پیشسازی و بازرگانی هەرێمی کوردستان چەند کۆبوونەیەکمان کردووە لەگەڵ وەبەرهێنەرە بیانیەکان بە تایبەت ئێران و وڵاتی تورکیا ئەمڕۆ سەردانی نوخشەخانمان کرد پارێزگاری هەڵەبجە بۆ ئەوەی کاراسانی بکەین و ئامادەکاری بکەین بۆ بەستنی ئەو کۆنفرانسە پیشسازیە بەڕاستی ئەم کۆنفرانسە نقطەیەکی زۆر باشە ئێمە لە تیجارەتەوە بڕۆین بۆ سەناعەت بۆی وڵاتەکەمان بەڕاستی بەرەو پێش بڕوە هەلی کاری زیاتر دروست بێ ئەمە لیکارە زۆر زەرورە بە تایبەتی بۆ هەڵەبجە وامان کردووە بەستنی کۆنفرانسەکە لە پارێزگای هەڵەبجە بێ کە ئیداری گەرمیانی تایە ئیداری ڕاپەڕین تایە پارێزگای سێمانی تایە ئینشاڵڵا بەم نزیکانە ئامادەکاری بۆ وەکەین بۆ ئەو کارگە بیانیانە وەبەرهێنەرە بیانیانە کە لە هەڵەبجەی شەیدا چەند کارگەیەک بەپی پێویستی و جوگرافی پارێزگای هەڵەبجە دابمەزرێنین کارەکان خۆیان لە چەند کارگەیەکە بێتەوە یەکێ لەوانە دروستنی بەردی مەڕمەڕ و کاشی چەند کارگەیەکی لە قوتونانی میوە مثلەن دروستکردنی شەربەتی هەنار و لە قوتونانی لە دەریاچەی سیروان و دەربەنی خان ئەگەر حکومەت هاوکار بێ کارگەیەکی لە قوتونانی ماسیش دروست بکرێت بەڕاستی ئەمانە پرۆژەی زۆر باشە ئینشاڵڵا وا بکەین ئەم کۆنفرانسە سەرکەوتوو بێت و حکومەتی هاوکار بێ بتوانین زیاتر وەبەرهێنەر بینە منطقەکە لەبەرەوەی ئێستا لەم کاتەیە بەڕاستی هەرێمی کوردستان لە ناوچەکەی خۆمانە لە هەموو شوێنێک لە بارترە بۆ وەبەرهێنان بەڕاستی هەڵەبجە خاوەنی سنوورێکی واڵاشە لەگەڵ کۆماری ئیسلامی ئێرانە کۆمپانیا تورکیەکان کۆمپانیا بیانیەکان ئەگەر بێنە هەڵەبجە لێرە دەرفەتی هەناردەکردنیشان باشتر نییە بۆ وڵاتی ئێران ئەگەر لە ساتێکە ئاستی چۆنەڵی بەرهێمێنانیان لە هەڵەبجە هێندە بەرز بێتەوە بتوانن بۆ وڵاتانی دیکەش هەناردە بکەن بە تایبەتی ئێستا ئەمە کۆمەڵی بەرهەمی کوشت و کاڵیمانەیە لە سەراستی قازای پێنجویان لە سەراستی پارێزگای هەڵەبجە هەناری هەڵەبجە ئەتوانرێت گەشتە حەدیەوەی کە هەناردە بکرێت ئەو کۆمپانیانە ئەگەر لە قوتونان و ئەوانیان کردەوە توانێت ئەویان هەیە بۆ وڵاتانی دیکەش بە تایبەتی کێمە نزیکترین وڵات لەمان و ئێران ئەگەر پێویست بوو هەناردە بکرێت ئەکید مهمە ئێمە کە کارگەیەک لە هەڵەبجە دابنین بەڕاستی ئەوە نیە بەتەنیا بۆ هەڵەبجە بێ بەڵام خەڵکی هەڵەبجە هەم لە ڕووی معنەوی هەم لە ڕووی مادیەوە سوودێکی باشی لێبینن ئەو کاتە کە پێی سەگانی ناو هەرێمی کوردستانی پڕکردەوە ئەکید بۆ دەریشەوانرێ خۆی باشی پرۆسی وەبەرهێنان لە وڵاتە مەسەن کە تۆ وەبەرهێنەرێک ڕاکێشی کە پرۆژەیەکی سنایی بکە ئەوەیە کە تۆ کارەسانی بۆکە زەوی پێدەی جادە و کاربای بۆ ڕاکێشی ئیحفای گومرگی بۆ 10 ساڵ هەیە ئیحفای زەریبی بۆ 10 ساڵێ ئەمانەوە ئەکا کە تۆ وەبەرهێنەر بینی بەڵام ئەمە بەڕاستی قورسە ئەبێت تۆ هەوڵێکی زۆری بۆ بدەی وەکو ئێمە چەند ساڵێکە خەریکین وەبەرهێنەر وا بە ئاسانی نایە ئەگەر تۆ لە ڕووی ئەمنیێتەوە لە ڕووی ئەمانەوە و لە ڕووی کوالیتی بابەتەکەیەوە یاخود لە ڕووی پارێزگاریکردن لە مادەکەی کە توانی بەرهەمەکەی بەرهەم بێنێ ئەبێ حکومەت حیمایی بکە بۆی بتوانێت ڕێگری لە مادەی تر بکە کە لە دەرەوە بێت مەوادی تر بۆی بازار بۆ خۆی دروستکە و هەلی کار دروستکە ئەوەی کە ئێسان بە وەبەرهێنەرە بیانی تورکیا ناتونەتە پێشەوە ئەمنیەت زۆر لە باشترە و لە بارترە بۆیە ئەوە ناتونەتە پێشەوە بەڵێ ئێستا بەڕاستی لە تورکایە بەهۆی دابەزینی نرخی پارەکەیان و هەلی کارکەم بۆتەوە لەوێ و چکە کێشەی سیاسیانی ئێران هەرەوەی کە چەند ساڵێکی زۆر حسارێکی اقتصادی قورسی لەسرە ئەمەوەی کردووە ڕوو لێرە بکەن لە کوردستان لە کوردستانیش بەڕاستی لەم کاتەیە زەمینە زۆر لەبارە ئەگەر حکومەتی شەڵا کارەسانی بکە و بگەینە ئەنجامیکیەوە کە بتوانین ئەگەر کەمیش بێت چەند کارگەیەکی کەمیش بێ بچینە پرۆستەکەەوە زۆر سپاس بۆ زانێرەکەنە دیارە ئەوەی کە هەیە حکومیوانەکەشم ئاماژەی پێکرد ئیدارەی پارێزگای هەڵەبجە چ لەسەر ئاسی پارێزگاری هەڵەبجە کە کەمێ پێشەسە لەگەڵ گروپە بازرگانەکەی وڵات تورکیا کۆبوونەوەیان کرد
چه ژووری بازرگانی پیشەسازی هەڵەبجە ئەمانە ئامادەکاری تەواویان کردووە بۆەوەی هاوکاریان بن و دەستباریان من بۆ پێکەوە هەماهنگ بن بۆ سەرخستنی ئەو کۆنفرانسە پیشەسازی کە لە ئایندەدا بڕیارە لە هەڵەبجە ئەنجام بدرێت.